لەسەرم پرسە دەوەستین و قسەی زیاتری لەبارەوە ئەکەین ئەویش بە میوانداری ئومێد عەبدولسەلام ئەپاڵانی کە پارێزەری ڕاوێژکارە و ئەم بەیانیە میوانی ئەمێ بەخێر هاتیت کاکمێت ئەوەی کە بینیمان باسی لە جیابوونەوەی خاوەن پێداویستە تایبەتەکانەکەت کە ڕوو لە زیاد بوونەکە و زیاتر لە 200 کەسیش 200 خێزان ئەتوانین بڵین ئێستا لە یەکترازاون بۆ هۆیەوە جا ئەمە بەس لەلایەن خاوەن پێداویستە تایبەتەکان بەڵام ئەگەر بین لە دوورەوە سەیرێکی ئەو دیمەنە بکەین ئەبینین ئەمە تەنیا بەس خاوەن پێداویستە تایبەتەکان ناگرێتەوە هەر حاڵەتەکانی جابوونەوەی هاوسەرەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونایە هۆکارەکان زیاتر بەڵێ ئەوەی ڕاستی بێ ئێمە کە لە دادگاکان کاری پارێزەرایەتی دەکەین هەستمان بۆی کردووە کە ڕێژەی جیابوونەوە تەلاق یەکجار زۆر بووە ئەو زیادبوونەوان تەنها لەناو ئەو کەسانیە کە با بڵێن کێشەی دارایان هەیە یان خاوەن پێداویست تایبەتن هەتا کێشەی جیابوونەوە هەیە لە نێوان با بڵێن دادوەر هەیە جیاب بوویتەوە لە نێوان مامۆستایانی زانکۆ لەلایەن ئەو کەسانی کە پلە و پایان بەرزە بەڵام کە دێن ئێرکوانە باس لەوەی دەکەین کە لە نێوان خاوەن پێداویست تایبەتەکان هەیە لەبەرەوەوانە کێشەی تایبەتیان هەیە ئەو کێشانە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات حالەتمان هەیە دەبینی ژن و مێردەك هیچ کێشەچیان نییە بەڵام دەبینی منداڵەچیان دەبیتن ئەو منداڵە کەم ئەندامە یاخود خاوەن پێداویست تایبەتە بەردەوام کێشەکان زیاد دەبیتن لە نێوانیان زیاد دەبیتن دەتوانن لە ڕووی یاسایەوە داوای جیابوونەوە بکەن بەپێی یاسا هەر ژنێک ئێستاکە بیستە دادگای دەتوانی بڕیاری جیابوونەوە وەگری ئەگەر هۆکاریش نەبیتن لە دەست ژنانە ئێستا بەخۆی تەلاق بەدەست پیاویە بەڵێ بەشێوەی کە جەنابەت باسەکە ئێستا ئاسانکاری کراوەکە زیاتر بەخۆی ئەو ئاسانکاریە بە پێشتر هەر هەبووە بەڵام نەیانزانیوە خەڵک نەیزانیوە بەڵام ئێستا خەڵک هۆشیار بووە لە ڕێگای ڕاگەیاندن لە ڕێگای پارێزەرەکان بەڵێ مەبەستمەوەی کە بڕیارەکە بەدەست پیاوان بڵێ ئەوە دەزانی کە نەگۆڕە و ئەشتەکە ناگۆڕێ بەڵام ئێستا بار و گوزەران وای کردووە کە خانمانیش بتوانێت ڕاستەشەوە بەپێی یاسا پیاو مافی تەلاقدانی هەیە تەلاقدانی بەدەستە هەم شەریعەت ڕێدایە شریعەتی ئیسلام هەم قانونەکە هەتا ئەگە بێت و ئەو پیاوە مافی ئەوەی هێژ دەکەی خۆی تەلاق بداتن هیچ هۆکارێکیش نەبی بەبێ بیانوویەکیش دادگاش پرسیاری لێ بکاتن بڵێ بۆ ئەو خێزانە تەلاق دەدەی دەتوانیت هۆکارەکەش باز نەکات بۆ چونکە محکەمەی تەمیز دادگای پێداچوونەوە دڵێ پێویست ناکە باسی هۆکارەکەش بکەن لەوانەیە هۆکارێک بیتن لە داهاتوو کاریگەریی سلبی هەبی لەسەر ئەو ئافرەتە باش کاگومێت مەبەستت ئەوەیە ئەمەندە ڕێژەکە زیاد بووە ئیتر لە دادگاکان وای لێ هاتوو بە ئاسانترین شێگە پێشتر ماوەیەکی زۆری ئەخایاند هەتاوەکویان بڕۆنەوە ڕاستە باوەیەک بیری لێ بکەنەوە دواترەوە ئێستا ئەو پرۆسەیە کورتتر بۆتەوە بەڵێ بەڵێ پێشتر وەکو بڵێ تەلاقدان و جیاببوونەوە عیبەتی زۆر گەورە بوو بەڵام ئێستا کە دەبینین تەلاقدان و جیاببوونەوە وەکو ڕۆتیناتی لێ هاتیە کو کەسێک با بڵێن معاملەتی دەکاتن لەبەرەوەی بەهاکان کاڵ بوویدەوە وەکو جاران خێزان پێشتر زۆر یەگرتو بوو ژن و مێر زۆر یعنی هۆگری یەکتری بوون و پەیوەست بوون بە یەکتری بەڵام ئێستا ئەوها نەمایە یعنی شتەکان زیاتر بۆ ڕۆتیناتە ئەمە گرێبەستی هاوسەرگیری هەبوو لە محکەمەی کرایە پاش سعاتە چیکە پەشیمان بوویتەوە بێجگەلەوە یعنی زۆر هۆکار هەبووە هۆکاری دارایی هەبووە هۆکاری کۆمەڵایەتی هەبووە هەندێک هۆکار هەیە دەبینی هەندێک ئافرەت هەیە بەناو کچە مۆدیل و ئەوانە یعنی باسی خۆیان دەکەن و شویان کردیە و ئێستا پێویستە پڵێکی ناشرین بەڵێ پێشتریش باسم کردووە یعنی ئێستا ئەو کچە مۆدیلانە و یان ئافرەتی مۆدیل شووی دەکاتن و پاش ماوەیەک زیاد دەبیتەوە لە پاشە دەرە ژیانم خۆشە و دەوڵەمەند بوومە ئافرەتیش چاونەوی دەکاتەوە ئەمە ئەتوانین بڵین ئەمە دروستە دیاردێ هەیە بەڵام ئەمە هەموو کۆمەلگا ناگرێت ئەمە کەسانێکن ڕەنگە بیانە ببن بە فیگەرێک بۆی کە ناوبانگێک پیا بکەن بەڵام ئێمە بەگشتی باسی ژیانێکی ئاسایی ئەەکەین لەگەڵ ئەوەشا کە ئێستا ڕێژەی تەلاق زیادی کردووە هاوسەرگیریش زیادی کردووە بەخۆی لەبەرەوەی کۆمەلگا بەرەو فراوە بوونە خەڵک زیاد دەبی دانیشتوان زیاد دەبی هەردووک زیاد دەکات بەڵام ئەگەر بێت و لێکدانەوە چی بکەین و توێژینەوە چی بکەین و بەپێی ئامارەکە ڕێژەی تەلاق لەو ڕێژەی کە پێشتر هەبووە با بڵێن 15 ساڵ لەبەو پێش هەبووە زیاترە لەبەرەوەی خەڵک ئێستاکە هەر کاتێک بابرین بە بەرامبەرەکەی ڕازی دەبیتن و دڵی خۆش نەبی لەگە بەرامبەرەکەی و قەناعەتی پێنێتن ڕوو لە دادگای دەکاتن بەپێی ئەو یاسایە کە دانراوە لە ساڵی 1950 و لە ساڵی 2008 گۆڕانکاریەکی زۆری بەسەرداکرا 25 مادە گۆڕا
ئاسانکاری کردووە بۆ ئافرەتان پێشتر ئەگەر ئافرەتە خێزانەکەی پیاوەکەی بەجی دەهێشت 2 ساڵ دەبواە بەجی بیلتر ئەو داوای جیاببوونەوەی دەکرد ئێستا 1 ساڵە یان ئێستا حالەتمان هەیە مەوزوعی فڕەژنی دەبینی پیاوەکە دەوێتە ژنە چکە بینتن ژنی یەکەم ڕێگرە ناتوانانی ڕازی کە و قەنەعەتی پێ بینیتن لەو لای دەچی ژنەکەی تەلاق دەدە و دەچی ژنەچکە دەیریتن ئەوەش هۆکارێکە باشە واتە ئەتوانین بڵین کەم تەرخەمی یاخود کەم و کوڕی هەیە لەم یاسانێکە پرۆفیسۆر مستەفا زەڵمیێڵە ئەگەر خشتێکت لە شوێنێک دەرهێنا ئەبێ خشتێکی تیادا بنیتەوە کە لارە سەنگ نەبێ ئەو هەموارکردنەوەی کە لە ساڵی 2008 کرایە هۆکارێکە لە جیاببوونەوە یعنی هۆکارەکانی ئاسان کردیە ئەو یاسایە تەنها یعنی وەکو بڵێ تەلاقەکەی دایدە دەست پیاوی بەڵام زیاتر لە 10 ڕێگا هەیە ژن دەتوانێت جیاببوونەوە بەگری هەر وەکو پێشتر باسم کرد ئێستا ژنە بچیتن بچی داوایەکی پێشکەشی دادوەر بکە برێ دەبێت لە پیاوەکەم جیاببمەوە ئەو کاتی ئەگە بەڵگەشی نەبیتن پیاوەکەی سوندەك دەدرێت و ئەو داوایە ڕەت دەکرێتەوە لە پاشان داوای دووەم دەنووسن داوای دووەم پێویستی بە بەڵگە و ئیسپات نییە ڕاست لۆ جیاببوونەوە دەڕواتن یعنی هەر پیاوەک بێوێ خێزانی خۆی تەلاق بدا ئاسانە هەر ژنەچیش بێوێ لە بێردی خۆی جیابیتەوە ئاسانە بەڵام ئاسانەکەی وەچی پیاوەکەی نییە کاتی پێویستە کاتی زیاتر پێویستە باش ڕێکارەکان چین بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە یەکترازانی خێزانەکان ئێستا کاڵین 200 بەس خاوەن پێداویستی تایبەت لەو نێوەندەدا منداڵ هەیە منداڵەکان تووشی کێشەی کۆمەڵایەتی ئەبن تووشی ئەوە بن کە لە ڕووی باری کەسایەتیەوە لاواز ئەبن ئەمە دەرهاوشتی زیاتری بەخۆی یاساکە باری پیاوی قورس کردە کاتێکە خێزانی خۆی تەلاق دەداتن هەر پیاوەک خێزانی خۆی تەلاق بدا چەند مافەک هەیە دەبی بیداتە ئەو ئافرەتەی ئەو مارەیە پێشەچیەی کە بۆ ئەو کچەی کڕیوە بۆ ئافرەتەکەی کڕیوە دەبی بۆی بگەڕێتەوە ئەگە فرۆشتی بی یا ئەگە بە ئامانت لای بی یا ئەگە دەستی بەسەداگرت بی پێویستە بۆی بگەڕێنەوە مارەی پاشەچیەکەی لە گرێ بەستەکە کە نووسراوە پێویستە بیگەڕێنەوە ئەو پیاوە کە خێزانەکە خۆی تەلاق دەداتن هاتە 3 مانگ ذیمەیە لەسەر ئەو پیاوەی لە ئەستۆیتی دەبی نەفەقەی 3 مانجیشی بدا بێجگەلەوەی بەنسبەت کەلوپەلی ناوماڵ ئەوەی پەیوەندی بە ژنەکەی هەیە ئەوی بەخۆی کڕیتی ئەوی هەدیەکانە ی خۆیتی ئەوی ماڵی کە سوکاریتی بۆی هاتووە یاخود ئەو هەدیە و دیاریانەی هەموو پێڕەو دەکرێت هەمووی پێڕەو دەکرێتن ئەو دیاریانەی کە بۆ نمونە پیاوەکە گوتویتی تاخم 9 چیلۆ دەکڕم قەنەفەک دەکڕم ئەوە ناوی لە هینابی ئەوە دەبیتە هیچ نەکەی بێجگەلەوەی کە جیاببوونەوە ڕوودەداتت گەورەترین کێشەی منداڵە بۆ چونکە پیاوەکە فکر دەکاتەوە سبێنە لۆ خۆی ژنەچی دەیری باش ئەمانە لە ڕووی یاسایەکەش لەوانەیە مێردی بکاتن بەڵام ئەو منداڵەیە دەبیتە قوربانی ئەو منداڵەش یان دەبی دایکەکە هەڵی بگرێتەوە یان دەبی باوکەکە لە دادگا هەندە جار هەیە نە دایکەکە دەیەوێت نە باوکەکە دەیەوێت ئەو کاتی دادگا مەجبورە بینێرتە خانەی بێسەرپەرشتیاران لەبەرەوەی هەردووچیان نایەنەوێت لەبەرەوەی بە دوو ژیانی تایبەتی خۆیان کەتیدا پێویست ناکە خۆیان بە منداڵی خۆیان مەشغوڵکەن و لێ دێنێنە خانەی ئەمانە ئەو ڕێکارانن کە یاسا دایناوە بۆی کە ئەستەمتر بێت حاڵەتی جیاببوونەوەکان ئەوەی کە لەسەر واقع هەیە لە ڕاستیدا هەیە چینە و ڕێکارانی کە دەبێ بگیرێتە بەر تا چەندە خێزان ئەبێ شار بکرێتەوە لەو بارەوە پێشەوەی کە هاوسەرگیری بەڵێ یەکەمی جار دەبێ ژن و پیا و بزانن کە بابرێ سبێنی ئەوەنە زەواز دەکەن ئەو زەواجە لۆ ڕۆژەکی نییە ئیلا ئەگەر بێت و بزانن یعنی ژیانەکەیان زۆر زەحمەدا بڕیاری جیاببوونەوە بدەن و هەروەها یعنی هەندێک ڕێکاریش هەیە لە دادگا وەکو برێ بارگرانیەکە قورسایەکە لە ئەستۆی پیاوان هەر پیاوەک خێزانەکەی خۆی تەلاق بداتن قانون یاسا دەڵێتن دەبی بژێویەکی بداتێ ئەو بژێویە وەکو تەعویزە وەکو قەرەبۆیە ئەو بژێویە نابی لە 3 ساڵی کەمتر بی و نابی لە 5 ساڵش زیاتر بی یعنی لە ئەستۆی پیاوەکەی هەر دەبینێتەوە لە ڕووی تەعویزەکەی بەڵام ئێمە دەبینین لە دادگاکان بەڕاستی ئەو بژێویە ئەو قەرەبۆی زۆر کەمە ینی ئافرەتێک دەبینی تەلاق دەدرێتت بژێویەکە لەلایەن دادگا دەبڕێتەوە 4 بیلیۆنە 4 بیلیۆن بەشی چ دەکا بێجگەلەوەی ئافرەتە ڕەنگە شوێنەچی وای نەبیتن لێ بژی ماڵی باوکی نەبی یاخود ماڵی باوکی ڕای نەگرێت یاخود قەرەواڵق بی ژمارەیان زۆر بیتر ئەو پێستی بە خانووە بەو 4 میلیۆنەی بەو 5 میلیۆنەی دەکاتە کوێ دەر ئەو ئێستاکە ئەو گلەیەی کە لەسەر دادگاکان ئەمە هەمانە ئەو بڕەپارەیە کە دادەندرێ بۆ قەرەبۆی ئافرەتان کە تەلاق دراون
و هەروەها بۆ بژێوی منداڵان زۆر کەمە. پیاو کاتێک کە خێزانی خۆی تەلاق دەداتن منداڵی هەیە باشە دادگەشت لەسەر ئەوە بڕیار نادات لەسەر ئەوەی کە چەندە ئەم پیاوە داهاتی هەیە. بەڵێ بێگومانە بێ ئەوش بەڵێ لەسەرەوە بڕیار دەداتن بەخۆی قانونەکە باز دەکاتن درێ بەپێی باری دارایی و کۆمەڵایەتی پیاوەکەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە دادگاکان ڕێژەی پارەکە زۆر کەمە، بڕی پارەکە زۆر کەمە. یعنی ئەو فەرق دەکەن لەگەڵ کەسێکی کە داهاتەکەی کەمترا. بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا کە دەبینێت لە دادگاکان دەتان بڵێم 180 ئەو کەیسانێک کە دێتە دادگا مانجی 100,000 دادەدرێ، مانجی 100,000 بەشی چ دەکا با 120 بیتن. ئادی ئەو ئافرەتە پێویستی بە شوێنی حەوانەوەیە، پێویستی بە سوکنەک هەیە، منداڵی هەیە، منداڵەکە پێویستی بە شوێنی حەوانەوەیە. بەڵام قانونەکە کەم و کوڕی تێدایە کاتێک کە پیاوەک خێزانەکەی خۆی تەلاق دەداتن منداڵیشی هەیە باسی لەوەی نەکراوەکە شوێنی حەوانەوە و شوێنی نیشتە جێبوونیان بۆ دابدێ. بەڵام قاونەکە تەنها باسی لەوەی کردووە ئەگەر بێت و پیاوەکە خێزانی خۆی تەلاق بدا مولکێکی هەبوو خانیەکی هەبوو بە ناوی خۆی بوو لە تاپۆی کە پێکەوە لە ناوی ژیانە دادگا بڕیار دەدات ئەو خێزانەی کە تەلاق دراوە 3 ساڵ لەناو ئەو خانوەی دانیشتن. بەڵام کاتێک کە پیاو دەیەوێتن خێزانی خۆی تەلاق بداتن ئەو کات تەبعاً پرسوڕا دەکا ڕاوێژ دەکە بە ڕاوێژکاران و پارێزەران ئەوانە پێشەچی احتیاتی خۆی وەردەگریتن بۆ نمونە سیارەی بەناوە، خانووی بەناوە، عەردی بەناوە، ئەوانەی هەموو لە سەرناوی خۆی لا دەبە ئەوجە لە پاشان کە تەلاقەکەی دەکاتن لەوەی ئەو مولک و ماڵانەی هیچ ڕێگایەک نییە کە ئەمە ڕێگیری لێ بکرێت. ڕێگریەکە ئەوەیە قانون باسی کردیا دەتوانرێ ڕێگری لێ بکرێت ئەگەر بێت و 6 مانگ زووتریش ئەو مامەڵی کڕین و فرۆشت نەکرا بیتن تەنها 6 مانگ، بەڵام پێشووتر بیتن ناکرێتن. سپاس دەکەین ئومێد عەبدولسەلام پاڵانی پارێزەر و ڕاوێژکار سەبارەت بە زیادبوونی ئامارەکانی جیابوونەوەی هاوسەرانە بەیانی لەگەڵمان بیت. زۆر سپاس دەستەکانتان خۆش.